خۆشەویستە هەر جۆزیف ئۆکۆنۆر و جۆن سیمۆر ئەڵێن NLP لێهاتووییشی کرداریە بۆ دروستکردنی ئەنجامی خوازراوە. تۆ ئەتەوێ کاریگەر بیت، تۆ ئەتەوێ سەرکەوتوو بی لە بوارێکە. NLP لێهاتووییشی کرداریە بۆ ئەوەی تۆ ئەو ئەنجامەی کە ئەتەوێ ئەو ئەنجامە خوازراوی کە ئەتەوێت بەدەستی بێنی. لە ڕاستیدا ئێمە ئەڵێ خوازراون کە لە ڕاستیدا ئێمە لە جیهانمان دەوێت. ئێمە ئەم ژیانە چیمان لێ ئەوێت؟ تۆ چی دەوێت لە ژیان؟ تۆ چی دەوێت لە خێزانەکەت؟ تۆ چی دەوێت لە دراوسێکەت، لە کۆمەڵگەکەت، لەو شوێنەی کە ئیشی تیاکەیت؟ تۆ چی دەوێت؟ ئەوەی کە تۆ ئەتەوێت NLP ئەو لێهاتوویە کرداریەیە کە شتێک ئەیا بە تۆ ئەوەی بڕی ئەو گۆڕانکاریە دروستکەی و ئەو ئەنجامە بەدەست بێت. جا کۆمەڵە تەکنیکی کاریگەری تایە بۆ پەروەردە و فێرکردن، بۆ بواری ڕاوێژکاری، بۆ بواری کار و کارژێڕی، بۆ چارەسەرکاری و بواری تەندروستی، ئێستش بۆ نمونە بواری وەرزش. و سەدان نمونەمان هەیە خەڵکانێک بەهۆی NLPەوە توانیویانە بگەنە ئەو پەڕی سەرکەوتن.